بەردەوامی لە گواستنەوەی زانیاریەکان و هەروەها شرۆڤەکردنی ئەم جەنگە و بە چ ئاقارێک دەڕات ئەم جەنگە تایبەت بەم بابەتە لەگەڵ سۆران پاڵانی ئەکادمیا و چالاکوانی سیاسی لە ڤانکۆڤەرەوە لە کەنەدا بەردەوامە بین گفتوگۆ ئەکەین کا میوانمانە. سپاس بۆ ئامادەبوونت بەڕێز سۆران. داهاتووی ئەو جەنگەی نێوان ئەمریکا و ئیسرائیل و ئێران بەرەو کوێ ئەڕوات؟ زۆر سپاس. داهاتووەکە زۆر قورسە پێشبینیکردنی دەبەرەوە ئەو تەنها شەڕی ئێران و ئێران یا بڵێن ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ ئێران نییە، ینی پەلی هاویشتۆ بۆ چەندین وڵاتانی تۆتەوە و چەندین هێزی تر و چەندین تر پێدا هاتۆتە مەیدانەکەەوە. بەڵام ئەوەی دیارە کە ئەمریکا و ئیسرائیل بەردەوام بن لە هێرشەکانی خۆیان تا گۆڕینی ئەو سەرکردایەتی کە لە ئاسی ئێرانە هەیە و بە گۆڕینی ئەو سەرکردایەتی هەر لە کاتی قاپنەیی و سەرکردە ئەوڵەکان تازە ئێرانی سەردەمی شۆڕش کۆتایی هات و ئەوەی کە ئێستا ماوەتەوە خۆڕاگریەکە لە ڕۆژەکانی داهاتووە لاوازە بێ و ڕەنگە ئەوەی کە دەیەوێت سەرکردایەتی تازای بۆ ئێران ئەو سەرکردایەتیە کە بتوانێت گۆڕێکی گرنگ لە پێکاتەی سیاسی و ئیداری ئێستای ئێرانە دروست بکە. بۆیە پێشبینەکە لە ڕۆژەکانی داهاتووە تا چەند هێرشەکان بەردەوام بێ و تا چەند لە ڕووی مەیدانیەوە هێزەکانی ئێران پاشەکەی بدە دەستبەتێ بۆ ئەوەی هەڵگۆڕی جدیتر ببینین و ببێتە هۆکارێک بۆ ڕاپەڕینی جەماوەری خەڵکی جوراوجۆر و نەتەوەکانی تری لە ئێرانە لێ بکەوێتەوە. باش. جەنابەت ئاماژەت بۆ کرد کە جەنگەکە فراوان بۆتەوە تەنیا لە نێوان ئیسرائیل و ئەمریکا و ئێران نییە، کاتە چەند هێزێکی دیکەش هاتوونەتە ناو جەنگەکەەوە. پێت وایە چ وڵاتێکی دیکە بەڕاستەوخۆ دێتە ناو جەنگەکە هەر وەکو ئەوەی کە ئەمریکا و ئیسرائیل بەڕاستەوخۆ لە ناو جەنگەکە؟ لە ڕاستیە منم پێم وانە پێشبینی ناکەم وڵاتانی ناوچەکە ئەو مەترسیانەی ئێران کە لە سەریانەوە توانایەکانی خۆیان دەرکەوت کە ناتوان بەرامبەر ئێران بوەستنەوە. ئەوەی پێشبینیەکرێ زیاتر وڵاتانی ئەندامی ناتۆیە، وڵاتێکی وەک فەڕەنسا یارمەتی بنێرێ و وڵاتانی ئەوروپایی و ئەندامانی ناتۆ زیاتر دەتوانن لەو پەیوەندیە بە شێوەی ڕاستەوخۆ بێ یان ناڕاستەوخۆ بێنە جەنگەکەەوە. تا ئێستاش لە ڕاستی ئەمریکا ئەو نەتوانایی هەیە لەگەڵ ئیسرائیلە بتوانێ. باشە بەڕێز سۆران چ شتێک وا ئەکات کە هێزێکی دیکە بێتە ناو ئەم شەڕەوە؟ چ ئەگەرێک بڕای بەرژەوەندیەکان هەندێک لە وڵاتە زلهێزەکان بەرژەوەندیانێ لە داهاتوویانەوە ئێستاش بەرژەوەندیانەیە وانەوێ ڕۆڵیان لە داهاتووی ئێرانە دەبەرکاو بگیرێ و دەیانەوێ پێگەی ئەوان لە داهاتووی ئێرانە پارێزراو بێ. ئەو کەسێک کە بەشداریەکە تەنها هەندێنە دوێنێ ترامپ ئەوەی وتی ئەگەر کوردەکانیش بیانەیە بە بەشداری بیانەوێ بەشداربن و لە بردنەوە بەشیان نەدرێ. ینی لە سیاسەتا وایە ئەو کەسێک کە لە مەیدانایە و ئەو کەسێک کە قوربانیەدا لە دەستکەوتەکانیشە دەتوانێت بەشی هەبێەوە دەتوانێت خاوەنڕا و خاوەن پێگە بێت. بۆیە ئەوروپایەکان چیان لەوەی ئەوروپایەکان بەرژەوەندێکی گەورەی ئابوووریان ئێستاش لەگەڵ هەیە، بۆیە لە داهاتوان نایەنەوێت بەبێ ڕۆڵ داهاتوی ئێران نەبێت. چونکە ڕووخانی ئێران بە بڕای من حتمیە ئەگەر ڕووخانەکە بە شێوەیەکی شێوەی مەثەلەن عێراق نەبێ یا بە شێوەی بەشار ئەسەد نەبێ، گۆڕینی ئەو ڕژیمە دەرفەتی ئەکاتەوە کە ئەو سیستمە تازە کە دێتە سەرکار لایەنەکانی تریش پێگەی خوانی تا بینەوە و بەرژەوەندی ئابووری و سیاسەکانی خوان پارێز. باشە بەڕێز سۆران، تا هەفتەیە لەمەوە پێش میدیاکاران دەستەواژەیەکیان بەکارهێنا، سیاسەکان دەستەواژەیەکیان بەکارهێنا بە ناوی دانوستان و گفتوگۆکردن. ئێستا هەفتەیەکە هیچ ئەو دەستەواژەیە بەکار ناهێنرێت، ئیتر بەکار ناهێنرێت ئەو دەستەواژێ. ئێستا ئیتر هیچ دەرفەتێک نەما لە بینی ئێران و ئەمریکا بۆ تەواو. بە بڕای من ئەو قسە زۆر ڕاستە. تەواو ترامپ وتی ئێران هەموو شتێکی لەدەستدا. بە بڕای من ئێران هەموو شتێکی لەدەستدا، ئەوەی کە دەیتوانی پێشتر ئەو ئیمتیازانە وەرگرەوە بەشێ لە دەستکەوتەکانی خۆی پارێزێ. لە ئەمریکایەکان لەسەر سێچدا ئامادەبوون لەگەڵ ئێرانە دانوستان بکەنەوە لەشتەشە ئەمتیاز بە ئێرانیەکان بدەن کە یەکیان مەسەلەی ئۆتۆم بوو، ساروخی بالیستیکی بوو، مەسەلەی پشتیوانی میلیتەکان. ئەمە جگەل لەمە ئەمانە هیچ جۆرە ئێستا مایەی دانوستان نییە و هێزی دەریایی ئێران کە زۆر پێی ئەنازی و دەیتوانی قەیرانی گەورە لە تەنگەی هورمز بۆ کەشتی و بۆ ئەوە بەگشتی لە بین چووە و لە لایەوە تواناساروەکانی ڕۆژ لە ڕۆژ پاش لە ناوچوونەچێ
ومسألة ئۆتۆمیەکەیشی ئەوە شتێکە حتمیە کە ئێران نابێ مەسەلەی ئۆتۆمی هەبێ و بینیشمان کە پاڵپشتی کراوەکان ڕۆژ لە دوای ڕۆژ مەزیان خراپترە بێت و ناتوانن ئەو پشتیوانەی کە پێشتر لە ئێران ئەیان کرد ئێستا بیکەن. بۆیە من پێم وایە سەردەمی امتیازدان بە ئێران و سەردەمی گفتوگۆ لەگەڵ ئێرانە کۆتایی هات و ترامپ ئەو کارتەی لە دەستی ئێرانەکان دەرهێنا کە بیانێ بە نائارامیکردن لە بەرژەوەندەکانی وڵاتانی هاوپەیمانی ئەمریکا لەکە بدەن بەم کارتە بتوانن بهێنە سەر مێزی دانوستان و بتوانن ئەمریکام وا لێ بکەن یا ترامپ ئەوەندە تووڕە بکەن بەتایبەت پێکاتەی ڕۆحی ترامپ باوایە کە بەرگەی شەڕی زۆر ناگرێ بۆیە هەموو جەبهەکان و هەموو بەرەکانیان کردەوە بۆیە بە بڕای من ئەو کارتە تازە کارتێکی سوپا و بەتایبەت کە بەشێک لەوانەیە کە ئێستا لەسەر ناوەندی بڕیارن لە ئێرانە دەیانەوێت هەمان ئێرانی شۆڕش بەردەوام بێ وەک بیر لەواکەنەوە کە کەسێک بۆ جێگرەوەی خامنەیدانن کە بەردەوامی بە سیستمی شۆڕشی ئیدۆلۆژیکی وەلیفەقێ بدا. بۆیە ترامپ لەگەڵ ئەوە دانوستان ناکەوە ئەو ئێرانەی کە پێشتر دانوستانێک کردوە داوای امتیازیە کرد ئێستا لەڕاستی هەموو کارتەکانی لەدەست دەرهاتووە جگەلەوەی کارتەک ئەو چوار سێ کارتەی کە هەیبوو لە دەستی دەراتوە هێزی دەریاییشی لە دەستداوە سوپا تووشی ڕوبەڕووی داڕوخانێکی گەورە بووە و نابێ ئەوەشمان لەبیر بچێ. ئێستا ئێرە ئەوانەی کە دەکرێت ئامان جگە لە هێزەکانی سوپای پازداران جگە لە بنکە ساروخەکان و ئۆتۆمیەکان جگە لە میلێشیەکانی دەوروبەریش لە عێراق و کۆمەڵە دەوروبەری تر ئێستا ئێران سوپاکەی ئەوەی پێڵەن ئەرتەش لە ئێرانە بەسیج کە هێزێکی پشتیوانی گرنگە نیروی انتظامی ئەوەی کە پێڵەن سدا و سیما ڕادیۆ تەلەڤیزیۆنی تەنانەت ئەو بنکانەی کە ئیدارەی وڵات دەبن بڕێوە بۆیە ئێران هیچ ئەو گۆگاکاری کە موشک و شتی تری خەزم کردووە هەموو ئەمانە ڕوبەڕووی هێرشێکی بەرفراوان بوون و ئەو ئامانجانەی کە پێکراوە ئێرانی بەرەو لاوازەیەکی گەورە بردووە و کارتەکانی دانوستانی لە دەستی ئێران دەرهێناوە. ئێستا ئێمە لەگەڵ ڕۆژانێکا ڕوبەڕووی ڕۆژەکانی داهاتوو ئەگەر بێت و ئەم هێرشانە بەردەوام بێەوە ئامانجەکانی پێکان زیاتر بێ ئێران ڕوبەڕووی قەیرانی گەورە تووشی شکستی گەورەتر لە بواری بەرگری بێت سەر ئەوەی کە بزانین ئەو شکستانی کە ئێران تووشیە بێت ئەگەر بەردەوام بێت چیە بەڵام بابزانم لەگەڵ ئەوەی کە باسی زۆر لە کارتەکانت کرد کە لە ئێران لە دەستی چووەوەی تر دەرفەتی نەماوە ئایا بابزانین دۆستی ماوە یا دۆستیش وەکو کارتانەیە کە ئیتر لە ناوچوو چونکە پێشێرشەکان نۆ وڵات نێوەندگیریان لە نێوان ئێران و ئەمریکا ئەکرد بەڵام ئێستا ئێران زۆرینەی وڵاتانی نێوەندگیریشی بردومان کردووە ئەمە واکات وڵاتانی کەندا و بچنە ناو جەنگەکەەوە یاخود بە شێوازێکی تر ئێران دۆستی نییە ئێستا ئێران تەنایە ئێران هیچ دۆستێکی نیە تەنانەت ئەو میلیشیانش کە هەیبوو دۆستی بوون نەک دەوڵەتەکان گروپە میلیشیەکانش کە دۆستی بوون ئەوانش ناتوانن وەک جاران بتوانن پاڵپشتی بکەن ئەوەندێ ئەزعەف الئیمانەوەیە کە دوعایەکی خێر بۆ ئێران بکەن چونکە تەنانەت عومان کە وڵاتێکی نێوەندگیر بووە چەندین ساڵە بۆتە دەواازەیەک بۆ ئەوەی پەیامەکانی ئێران بگەێنێ بە شێوەی دروست و زۆر هەوڵیدا کە لە ڕاستە ئێران لەو شەڕە دوور خاتەوە و داوایەکی زۆری دیبلۆماسی کرد تەنانەت وڵاتێکی وەکو ئازەربایجان تا دوێنێ ئێران نەیپێکا بوو بە یەکانی خەریکە دێتە نێو جەنگەکەەوە یعنی دێتە نێو جەنگەکەەوە بۆی کە دوژمنی ئێران نەک بە شێوەی ڕاستە ینی وڵاتی و قەتەر کە بەرژەوەندی ئێرانی هەمیشە ئاپارازوە هەوڵێدا کە ئێران ڕوبەڕووی و مەترسیانە نەمێنێتە پێشە و ئاڵۆزێکی گەورەی یعنی ئەو زەرپە کە ئێران بە ناوی لێدان لە بەرژەوەندیەکانی ئەمریکا کە لە وڵاتانی دەوروبەری خۆی داوە و ئەو مەترسیانەی کە وڵاتانی ئێران وڵاتانی هاوسێ ئێران هەستیان پێکردوە ئەو زەرپە ئابووریەی کە لێیان کەوت و ئەو حتا لە ڕووی سومعی سیاسی سومعی سەربازیشەوە بەڕاستی وڵاتانە تووشی داڕوخانی گەورە بوون بۆیە پێم وایە ئێران هیچ دۆستێکی نەماوە و نەمانی ئەم دۆستانەش کەناڵی پەیوەندی ناهێڵێتەوە ئێستا زیاتر وڵاتانی داوسێژ مەترسیەکانی ئێراندا هەست پێکەن ئەگەر جاران ویستی بێتیان ببنە دەواازەیەک یا دەرگایەک بۆ گەاندنی پەیامی پێم وایە ئێستا ئەوە لە هەموو کاتێ لاوااسترە. بەخشە ئەی پرۆکسیەکان ئەوەی کە لەبارەی پرۆکسیەکانەوە بێ بیزانین ئایا پرۆکسیەکان ئەتوانن ئەم بارە لارەی ئێران ڕاستکەنەوە بچنە ژێرشانی جارێکی تر هەڵی سێنەوە پرۆکسیەکان ڕۆژ دوای ڕۆژ لە پاشەکشا بوون بەلەمە ئیسرائیل بەر لەوە بێتە گیانی ئێران پەلوباڵی کردن مثلەن لە سووریا لە غەزە
حزب الله چ حوسیەکان چ ئەوانەی عێراقی لەبیرمان نەچێت لە هاوکات ئەوەی کە ئێستا تایتە بەرامبەر هەرێمی کوردستان کراوە زۆر بە کەمی ئامانجەکان لە ئێران واقع هەمووی ئەو میلیشیا چەکدار و میلیشیانن ئەو گروپە لە دیاسا دەرچوانن لە عێراقە کە بە پاڵپشتی ئێران ئەوانە ئەکەن بۆیە گەر دقت بکەین هەڕەشەکاندا ئەوانی زیاتر بووە لەو ڕۆژەوە و پێکانی میلیشیاکانی سەر بە ئێران و حزب الله لە لوبنانە زیاتر بۆ تەنانەت ئامادەیە هێرشی زمینیش بکە بۆ ئەوەی بتوانێت دەست بەسەر هەمویانە بگرێت لە لوبنانە و ئەو زانیاریانش هەیە کە هاوکات لەگەڵ لێدان لە ئێرانە هەمیشە لایەکیش لە بەشێک لە میلیشیەکانی عێراق کراوەتەوە لە پێکانیانە و من پێم وایە لە ڕۆژەکانی داهاتووە ئەگەر پێکانەکانی ئێران کەمتر بێتەوە لێدان لە میلیشیەکان لە عێراقا زیاترە بێ و بەشێکی زۆر لەو سەرکردانش خۆیان شاردێتەوە چونکە ئازان هیچ هیوایەک نەماوە بۆ ئەوان میلیشیەیەک گرنگی سەر بە ئێران کە حوسیەکان تا ئیسا بە شێوەیەکی وا نهاتونەتە شەڕەکەەوە بەڕاستی چونکە ئەوانی پەیوەندیەکە لەگەڵ سعودی و وڵاتانی خەلیج بۆیان دروست بووە لە جۆرێک لە ڕێککەوتن و ئارامیە ئەسڵ نایانەوێ ببنن بەشی گەورە لەم شەڕا و دەزانن ئێران هیچ داهاتوویەکی نییە و ئەو توانایش کە هەیەیان بوو لە بواری چەک و چۆڵەوە ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەوکەمیەچێت یەکێ لە مشکل لە هەرە گرنگەکانی ئەوانەی سەر بە ئێرانە میلیشیەکانی سەر بە ئێران لە وڵاتانی تر ئەوەیە کە لە بواری توانە سەربازیەکانیان لە موشەکەەوە لە درۆنەوە لە کەمی داوە چونکە ئێستا ئەو پەیوەندیانە کە پێشترە بوو هیلالی شیعە لە دوای ڕوخانی ئەسەدەوە و لە دوای ئەو ڕوخانی با بڵێن غەزە و ئەو کارەساتەی لە ئۆکتۆبەرەوە هات توانە سەربازیەکانیان توانیا کەمی کردووە. ئەگەر ئێران لە ڕووی عەقیدەی ئاینیەوە لە دژایەتیکردنی ئەمریکا و ئیسرائیل سەرکەوتوو بوو بێ ئایا دروستە لە ڕووی سیاسی و سەربازی و زیانی مرۆیی و دارایی و وڵاتەکەیان خستۆتە بەترسیەوە؟ مەبەست ئێران خۆیەتی یا وڵاتانی ئێران خۆی؟ ئێران خۆی ئەو کێشەی گەورەی ئێران ئەوە بوو ئەو هەموو سەروەت و سامانەی کە ئێساش دەیبینین ینی لە بواری سەربازیە توانایەکی هەیە ناتوانین توانایەکانی ئێران لەبەر چاو نەگرین بەڵام ئەمە بەمانای چی بوو بەمانای کاولکردنی ژێرخانی ئابووری وڵاتەکە بووە بەمانای برسیکردنی خەڵکانێکی زۆر بووە لە ناوخۆی ئێرانە و سەرفکردنی ئەم هەموو پارە لە دروستکردنی عەقیدە بە ناردنی شۆڕشی ئیسلامی بە وڵاتانی ترۆ دروستکردنی کۆمەڵی میلیشیای سەربەخۆی لە وڵاتانی ترا ئەمە بە چەندانەوەی هەزاران و ملیۆنان خەڵک لە خەڵکی ئێران لە ماوەی 40 ساڵی ڕابردوو کۆتایاتوە ئێرانی شۆڕش لەو کاتەواتۆتە سەرکار نەیهێشتووە نەک ئێران لە نێو خۆیان سەقامگیریەک دروستکە نەهێشتوێتی وڵاتانی دراوسەی خۆی لە ئارامشا بژین نەهێشتوێتی وڵاتانێکیش کە لە دەرەوەی سنوورەکانی ئەو سنووریشیان لەگەڵینە لە ئارامی بژین بۆیە توانایەکی زۆری ئەم وڵاتەکە ژێرخانێکی گرنگی لە بواری نەوت لە بواری گاز لە بواری سەرچاوی سامانی سروشتی ژێرزەوی سەرزەویە هەیە ئەوەندەی لە پرچەکردن و ئەوەندەی لە کاری سەربازیە تەرخانوە ئەوەندە تەرخانی نەکردووە کە بتوانێت وڵاتەکە بەرەو گەشاوە بەڕێز سۆران زۆر باسی چەک ئەەکەی با من مادەم باسەکە باسی چەکە لە ئێران با ئەو پرسیارە لە جەنابتان بکەم ئەوەی کە هەیە لە ئێران لەبارەی چەک و هەروەها موشک و درۆن و فڕۆکەی بێفڕۆکەوان زۆر باسی لێوە ئەکرێت کە توانایەکی بێوێنەی هەیە بەو مەرجەی کە لە ناوخۆی خۆی دروستی ئەکات ئەمە تا چەند ئەتوانێت بۆ ئێران لە ڕووی ئەم جەنگە و استراتیژیەتی سەربازی گرنگی هەبێت و بتوانێت ئێران بەردەوام بێ لەم شەڕەواتە دروستکردنی چەک خۆ بە ڕۆژێک و دوان ناکرێت بێگومان هەر پێویستی بە مانگێک دوو مانگە بێ ئێران ئەوەندەی لەبەردەستا هەیە کە بەمە شەڕ بکات و بتوانێت هیتریش دروستکات پێم وایە تازە دروستکردن کۆتایی هەیە جارێ ئێستا کێشەی ئەوان ئەوەیە کە پەیوەندی نێوان سەرکردەکانی سوپاتدا ینی جۆرێک ئۆتۆنۆمی لە دەسەڵاتی هینە زارقەڵدانە و ناردنی درۆنەکانە هەیە لەبەرەوە ئەو پەیوەندی چڕوپڕی کە پێشترا هەبوو لە نێو سەرکردایەتی شەڕا پچراوە و جۆرێک لە دەسەڵاتی ئۆتۆنۆم هەیە بۆ دابەشکردنی بەرەکانی شەڕ بۆیە کە ئەوە شەیەکی لە مشکلەکان ئێستا بەشێک لە ساروخە بالیستیەکانی کە هێشتا مەترسیەکانی بەوە لە نێوچووە ئەوەیە ئەو گۆگایانەی کە لە شاخەکانە لە ناوچەکانە دایناوە ئەمریکا و فڕۆکەکانی ئەمریکا و ئیسرائیل توانیوێت ئەو ناوچانە بپێکێ و ئێستا دەرهێنانی ئەمانە دەرهێنانی ئەم
ساڕۆخە بالیستیکانە موشەکە بالیستیکانە ئاسان نییە بۆ ئێران چونکە لە شوێنێکە گۆگا کراوە خەزم کراوە کە ڕێگا سەرەکیەکانی پێکێراوە و ئەوەی پێڵێن مەنەسەی ساڕۆخی سەکۆ موشکەکانی ئێرانیش سەکۆی موشکی پێکێراوە چونکە تۆ بۆ هەڵدانی موشکێک پێویست بە سەکۆیەکە زۆرینەی سەکۆکانی لە بین براوە بۆیە ئێستا ئێران توانای دەریایی لە بین چوە ئاسمانی لە دەست داوە چونکە فڕۆکەی نیە بتوانێت بخۆوە تەنها موشکی بالیستیکیە لەگەڵ واتە مەترسی لەسەر سەکۆکانی هەڵدانی موشکەیە چونکە لە شەڕی 12 ڕۆژەش هەر هەمان کێشیان هەبوو ئەمریکاش سەکۆکانی هەڵدانی موشکی ئەگردە ئامانج بە ئێستاشەوە ئەیانوێت ئەو توانایان سستکەن ئەمە خاڵی لاوازی استراتیژیەتی سەربازی ئێرانە ئەوەیەکێ لە من بۆ خۆم با بڵێم هین نیم ینی شارەزای بواری بەڵام ئەوەندەی دەیبینم ینی لە بینچوونی توانایی موشک ئەوەی کە پێڵێن سەکۆی موشکی ئەمە هۆکارێکە هۆکارێکی تری ئەو ساڕوخانەیە ئەو موشکانەیە کە لە گۆگاکانە هەڵگیراون بابچینە سەر کۆتا پرسیار چونکە برەوە دەرفەتم نەما لەگەڵ جەناب تا بەردەوام بم هەرچەند بابەتەکە زۆر هەڵەگرێت بابزانین ئێرانیەکان مەترسی زۆریان لەسەر دابەشبوونی وڵاتەکان هەیە هەروەکو وەزارەتی دەرەوەی ئێرانیش ئاماژەی بۆ کردووەڵێ ئەمریکا پلانی دابەشکردنی وڵاتەکەی هەیە ئایا ئەوە ڕوەدات؟ من پێم وایە ئەمە شتێکت کارتێکە بۆ هەڵاندنی هەستی خەڵک بەکاری دێن ینی ئەوەی کە تا ئێستا مەترسی بۆ لەسەر ئێران لە 40 ساڵی ڕابردووە خودی ئەم سیستمە سیاسیە بۆ کە مافی هەموو نەتەوەکانی پێشیل کردووە لە نێوخۆی خۆیان و ئەوەندەی ئەوان مەترسی بوون لە ڕاستی نەتەوەکان خودی ئەوان مەترسی نەبوون ئەو نەتەوانەی کە لە ئێران ناژین بە شێوەیەکی گشتی و ئەو پلانش کە هەیە بۆ ئەوە نییە کە ئێران دابەشکا لەگەڵ یەکە بۆ ئەوەیە کە ئێران لە چوارچێوەی دەوڵەتێکی مەدەنی دموکراتیکی نامتەمەرکز و فیدراڵە بتوانێت وڵاتێکی ئاشتیخواز بێت کە مەترسی بۆ سەر وڵاتانی دەوروبەر نەبێ و ئەو نەتەوە و ئەو ئاینە و ئەو مەسەبە جیاوازانەی کە هەیەی لە چوارچەوەی دەستورێکی مەدەنیە بتوانن دوور لە دەستورێکی دینی ڕادیکاڵی مۆمکراو یا موتربەکراو بە شۆڕشی ویلایەتی فەقیە درێژە بە ژیانی خۆیان بدەن بۆیە بە بڕای من ئەوەیە کە ئەمە مەترسی نییە ئەمە هەڵخراندنی چونکە ئێرانەکان زۆر زیرەکن لەوە بەردەوام ئەم دوژمنە وەهمێ دروستەکەن کە ئێران هەڵەوەشێتەوە ئێران پارچە پارچە بێ کورد چاوی لێتی ئیسرائیل وای لێکە بەڵام ئەوەی مەترسیە بۆ سەر یەکپارچەیی ئەو خاکەی خۆیان بوون کە نەتەوەکان و پێکاتەکانی تریان ئەوەندە چەوساندوێتەوە کە ئەوانش ئەگەر دەرفەتێک بێ بتوانن سوودی لێوە ببینن دەسەڵاتی خۆیان جا لە هەر چوارچەوەیەکە بێ ڕابگەێنە. بەڵێ ئێمە سوپاس دەکەین بەڕێز سۆران پاڵانی ئەکادمی و چالاکوانی سیاسی لە ڤانکوڤەرەوە میوانی کوردستان 24 بووی سوپاس بۆ ئامادەبوونت.